کۆمەڵەیەکە تویزە شەناوی کۆمەڵەی هونەری ملی کوردستان دەستی کاکەری ماجەکان ڕێزمەیە بۆ کوڕەکانی ئەو هونەرمەندانە ئەو بەڕێزانی کە مادوون ئەمڕۆ ئامانەتێکی گەورە کەوتە ئەستۆی من کە تەزبیحەکەی هونەرمەندی نەمەل عەباس دیە کە بەڕاستی بێ ئەو ئامانەتە ئێمە بەردەوام بین بۆ بەرەنگابوونەوە بەم زروفی کە باسمان کرد شەوانی شەممە هەموو شوێک کە ئەمڕۆ شەممەیە بۆ بەیانی یەک شەمەیە لە مۆزەخانەی کلتوری فەرح لە 8:30 بە هەمان شێوە چالاکی خۆبەخشمان هەیە لەگەڵ دیارترین و ناسراوترین و نەوداترین هونەرمەندەکانی کوردە سوپاسی کاکەری منەوەکاری و برا بەڕێزانەکەم کاکە وەژین کاکە حەما کاکە سەیوان خەمزەیی کاکە ئەوباش کاکە ڕزگار خەرەداغی کاک بازات هەموو بەڕێزانی لێرە بوون کاکە ئەوکار کاک کازم ئەمە ڕاستی ئەمە بە تیمێکە کرێ لە یەکەم ڕۆژ وەکو پێشمەرگی خۆبەخش لێرە خزمەتەکان ئێوەش ئەم ڕۆژێکتان پڕ بێ لە میلۆدی گۆرانیە تا چوارشەمەی داهاتوو